هەر لەم ڕووماڵەدا لەگەڵ مامۆستا پێنجێنی جێگیری لە پساوی سلێمانی یەکێتی زانانی ئاینی کوردستان کەمیشی دیکە گفتوگۆکەی بەڵام با بەخێراتنی بکەین مامۆستا گیان بەخێر زۆر سوپاس جژن سپاس دەکەم جژنی تۆش پیرۆز بێت جژنی هەموو بینەران و بێسەرانی ئەزیز و خۆشەویست پیرۆز بێت جژن لە شارە حیاتەکەی شاری سلێمانی لە سەر جەمچین و توێژەکان لە مامۆستایانی ئاینی لە فەرمانبەرانی بەشخورا و بەشمەینەتی ئەم وڵاتە کە بەداخەوە ئەم جەژنە ئەکرا زووتر بۆیان بکرایە بە دوو جەژن ئەکرا بەڵام موچەکەیان لە کاتی خۆیان پێ نەدرا و زۆر لە خانەوادەکان چاوەڕێی بوون لە کەسوکاری شەهیدان لە ئەو پێشمەرگە گیان لە سەردەستانەی کە پارێزگاری لە بوون و کیانی ئەم میلەتە ئەکەن لە هێزە ئەمنیەکان بەگشتی هێزەکانی ناوخۆ ئەوانەی کە پارێزگاری لە ئەمنیەت و لە ئاسایشی ئەم وڵاتە ئەەکەن پیرۆزیان بێ ئەم جەژنە و هەموو جەژنەکانی تریان بە خێر و خۆشی بێ خی گەورەی ئینشاءالله ئەم جەژنە بکاتە مای خێر و خۆشی بە هەموو لایەکان بکاتە جەژنی ئاشتەوایی و تەبایی و برایەتی لە هەرێمی کوردستان و کۆتایی بەو چەقی ململانێ سیاسی و یەکتر کوشتن و یەکتر سڕینەوەیە بهێنرێت و هەمومان بتوانین پێکەوە لە کوردستانێکی ئازادا لە کوردستانێکە گیانی تەبایی و برایەتی دروستکەین و کاتی خۆشێتی پێم وایە کە ئیتر لە قسە دەرچین پێم وایە حیزبەکان هەموو لە بەیان نامەکانیانە قسەی جوانیان کردووە پەیامی جوانیان داوە لە مەسەر مەسەلەی یەخستنەوەی نێوماڵی کورد بەڵام قسە هیچ نییە قسە هیچ نییە وەرن لەسەر کورسی عینادی و منمنی وەرنەخوارەوە وەرنە ناو میلەتەکەتان وەرن لەوێەوە دەست پێکەن وەرن بەو گیانەوە نێوماڵی کوردی یەکخەنەوە ئەیتر قسە زۆر کراوە خەڵک لە قسە بێزارەوە قسە نامی سوواوە زارە دوانی بەکار کردار مۆلای مامۆستا پێنجێنی مامۆستا دووبارە بە خێربی دووبارە جژنی قوربان لێ پیرۆز بێ من ئەمێ لەوە دەست پێ بکەین سەرەتایانی ومانەزانین جەژن لە نێوان ئاین و کللتوردا تێکەڵا ڕاستە ینی مەراسیمیشی ئاینیە و سروتەکانی ئاینین بەڵام ئێمەی کورد لە نێو کللتورەکەمانە بەڕاستی ڕێزێکی زۆر گەورە و بەبەها لە جەژن و لە ینی سروتە ئاینەکانە ژیرەیە ئەم تێکەڵبوونە لە نێوان کللتور و ئاین لە لای گەلی کورد بۆچی دەگەڕێتەوە مامۆستا؟ لە ڕاستیە بابەتی جەژن کاکە هەوڕێ سێ بۆعد و لایەنی تایبەتی هەیە یەکێکیان بریتە لە لایەنە ئاینیەکەی کە جەژن لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە تایبەتی جژنی ڕەمەزان و جەژنی قوربان کە هەریەکەیان بە شوێن ڕوکنێک لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە دێت و جەژنی ڕەمەزان دوای ماوەیەک ڕۆژ و گرتن و عیبادەت و پەرستشەکانی مسلمانان لە مانگی ڕەمەزانە جەژنی ڕەمەزانی بەسەرادێ و دواتر جەژنی قوربانیش بە هەمان شێوە دوای ئەنجامدانی فەریزە و ڕوکنێ لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە حەجکردنە دێتە ئاراوە ئەمە بۆ خۆی بوعدێکی ئاینی تایبەتی هەیە ئەم دوو جەژنە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەر یەکەیشیان کۆمەڵە شتی تایە و تایبەتمەندی خۆی تایە لە نێو جەژنەکەدا بوعدێکی تریانی هەیە بوعدێکی عیرفانی و ڕۆحیە لە نێو جەژنەکاندا لە نێو جەژنەکانە کە ئەمەش بە تایبەتی لە جەژنی قوربانە ئەم بوعدە عیرفانی و ڕۆحیە زیاتر لە واتای عشق و قوربانی بوون و تەسلیم بوون بە پەروەردگارە ڕنگ ئەداتەوە و تەسلیم دێتە ئاراوە و ڕنگ ئەداتەوە ئەم زاڵترە بوعدێکی تریانمان هەیە بوعدی کللتوری نەتەوایەتیە ممکنە جەژن لە لای ئێمە لەگەڵ بوعدە ئاینێکە و بوعدە عیرفانێکەیە بەڵام تەماشاکەی هەندێک شت هەیە لە لای ئێمە ڕەنگە لە سلێمانی جۆرێک بێ لە هەولێر جۆرێک بێ لە ڕۆژهەڵا جۆرە بێ لە ڕۆژ ئاوا جۆرێ بێت تەنانەت لە لای نەتەوەکانی تریشە لە لای نەتەوەکانی تریشە لە لای عەرەبە لە لای تورکە لە لای ئەوانی تریشە وڵاتانی تری ئیسلامیژە ڕەنگە کللتورەکان جیاوازتر بێ و کاریگەری جیاوازتری هەبێ هەریەکە و بە شێوازی خۆی سروتەکان ئەنجامەدات و ئەی بابڕێەوە ئەو کللتوری کە لای ئێمە هەیە بە تایبەتی لە ناو کوورداەوە بە دیاریکراوی ژانی کە هەمومان هەستی پێکەین لە ناو شاری سێمانی زۆر جیاوازە ینی ڕاستە بۆ نمونە کاڵێ جەژن یاخود ئەم بۆنە ئاینیانە
لێخۆشبوون و گردن ئازادی و ینی وەلانانی ئەو ناکۆشیانی کە هەیە و هەروەها دەستی ئاشتەوای درێژکردن بۆ یەکتریە. ئەوەی کە لە نێو خەڵکی کوردستان و بە دیاریکراوی ژەستەیمانیدا هەیە هەمیشە بە تایبەتی لە جەژنی قورباندا وەکو جەنابیشتە ئاماژت پێدا هەندێک ڕەهەند و هەندێک بۆعدی زیاتر زاڵە بێ. کاکاوڕێ من پێم وایە نییە بە تایبەتی لە ناو ئێمەی گەلی کورد لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی تریش لە ناو شاری سلێمانیە هەر سێ بەعدەکەی تیا کۆبۆتۆ لە یەکشتا ڕووە ئاینیەکەی کە ڕسمە ئاینیەکان جێبەجێەکەین لە نوێژی جەژن لە تەکبیراتی جەژن لە ئەڵڵاهو ئەکبەرەکان و ئینەکان لە مزگەوتەکان و لە منارەی مزگەوتەکان و لە دوای نوێژەکانەوە ئەم سەدای ئەڵڵاهو ئەکبەرە بەرزە بێتوانەوە ڕووە عیرفانیەکەی کە ئێمە بە معنای عشق و تەسلیم بوون و لە قوربانیدانا و لە گەردن ئازاییە و لە گەڕانمان بەسەر ماڵەکان و گەورە بەسەرکردنەوەکان و کۆبوونەوەمان لەسەر خوانی گەورە ماڵەکان و ئەمانە و ڕووە کولتوری و کۆمەڵایەتیەکەیشیە ڕۆ کولتوری و کۆمەڵایەتەکەیشی تەماشاکە نیە ئێستا ئێمە بینین لە جەژنە خەڵکی لای ئێمە یعنی هەر یەکەو دێت بە جلوبەرگێکی کولتوری جوانی کوردەواری خۆیەوە بە پێی ناوچەکەی خۆیەوە دێت بەیانی زوو هەڵستی ئەڕوا بەشداری نوێژی جەژنەکە بەو جلوبەرگە کولتوریەوە دوایی کە ئەڕواتەوە لای ئێمە ئاواییە بەیانی بەو زووەگە نانی جەژن نەخوا نانی جەژن نەخوازانە و جەژنە جەژنی نەکردەوە بۆ بەیانی بە جەژن حسابی ناکە دوای لە دوای نانی جەژنەکە پێشوازی لە میوانەکە و خۆشیە ڕوا بۆ ماڵان یعنی نییە ڕوا بۆ لای دەرودراوسەکانی دەرودراوسەکانی لەوانەیە ئەو ئێوارە یەکتریان بینی بێت لەوانەیە شەوەکەی بە یەکەوە بوو بێتن لە مەجلیسەکە بەیانی جەژن زۆر جیاوازە تەماشاکەی نییە دراوسەکە دێت بۆ ماڵەکەت دێت بۆ ماڵەکەت لەوانەیە سعاتێ نەبە سعاتێک نەبە دوای تۆچی تۆ بۆ ماڵی دراوسەکە یعنی ئەم کولتورە با بڵێن ئەم سێ بوعدە هەرسێکی لە لای ئێمەی گەلی کورد بە گشتی و لە ناو شاری سلێمانیا بە تایبەتی ڕنگدانەوەیکی جیاواز هەیە کاکاوڕێ بابەتێکیان بابەتی قوربانیکردنە بەڕاستی قوربانیکردن بریتی نییە لەوەی کە ئێمە بین ڕوودا و چیرۆگەلێک بگەڕینەوە بۆ ئەوەی کە باسیەوەکەی کە قوربانی چییە وەڵاوە بۆچی هاتۆ نە لە ئەساسی زۆر جیاواز لە ئەساسا بوعدی قوربانیکردنەکە کە لەم جەژنە ئەنجامەدرێ بوعدێکی فەنابوون و تەسلیمبوون و عشقێکی خواییە لە دڵی ئەم ئینسانە کە ئەبێ ئەم ئینسانە وابکە بە سەربڕینی سەر ئاژەڵێ بریتی نییە لەوەی سەر ئاژەڵێکی سەربڕیەوە خوێنی ڕشتوە و گۆشتەکە یا بە خەڵقی نە ئەداەکەی جێبەجێ کردو بەڵام بوعدەکە چییە ئەمێ پرسیارەکە بوعدەکە بریتیە لەوەی کە یەکەم جارێ نییە ئەوەی کە لە لای خۆشەویستە کە ماڵی دنیاە لەمە ئەبەخشێ عشقێکی خوایی لە دڵیایەتی کە غەیری خوا ئەم عشقە لە دڵیان نایەڵێتەوە فەنابوون و تەسلیمبوونە بە ذاتی حەق بە پەروەردگار لە کێوە سەرچاوەگرێ بگەڕێنەوە بۆ سەر چیرۆکی ئیبراهیم پێغەمبەر و ئیسماعیل سەلامی خۆیان لەسەر بێ تەماشاکەن خوای گەورە لە ئاەتێکی قورئانیە لەم چەمکە جوانە چەند بە جوانی و بە شێوازێکی یعنی دڵەکان ئەهێنێتە لەرزە فەلەما بەلەغ معه السعی تەماشا ئیبراهیمێک لە تەمەنی پیریە خوای گەورە بەسەری ئەکاتەوە بەوەی کە جگەرگۆشەیەکی ئەداتەیە کە ئیسماعیلە سەلامی خۆی لەسەر بێ کە مناڵی نەبوو لەوە پێشتر دواتر ئەم مناڵی کە گەورە ئەبێت و ئیتر ئاواگاتە تەمەنی 19 ساڵ و بەرەو سەرتر و تا 12 ساڵ و ئەمانە کە زانایان بیر و ڕای جیاوازیان هەیە لەسەر تەمەنەکەی دێتە سەرەمە لە ڕێی خەونێکی پێغەمبەرانەی کە خوای گەورە پێی ڕاگەیاندووە خەونێکی ڕاستەقینەوە کە بۆ ئەوەی کە پەروەردگار پیشانی ئیبراهیمی بدا کە تۆ نابێ غەیری شتێک هەبێکەوە عشقی خوای و خۆشەویستی خوای لە دڵتا کاڵ بکاتەوە و جێی خۆشەویستی خوای بگرێتەوە با ئیسماعیل تاقانە بێ با ئیسماعیل تاقانە بێ با جگەر گۆشت بێ ئەوێت تاقی بکاتەوە خۆخوا نایوێ ئەم ئینسانە سەر ببڕێ قەراری خوای شتێکی ترە بەڵام دێت لێرە ئەم تاقیکردنەوەی بە ئیبراهیمەکە یەکێکە پێڵێ کە تۆ ئەبێ کوڕەکەت سەر ببڕی لە پێناوی خوادە بیکەیتە قوربانی لە پێناوی خوادە ئیبراهیم دێت ئیسماعیل لەبات بەڵام دیسانەوە لێرەیژە نایەت با بڵێن بە جۆرێ لە جۆرەکان هەڵکوتێتە سەری و بڵێ وەڵام منەوە خوا ئەمری پێکردوم و یەکسەر گوێ لە تۆ ناگرم و قەراری خۆیان من یەکسەر هەر ئەوە جێبەجێەکەم نە پێڵێ
يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى كڕی شیرینم جگەر گۆشەکەم ئەوە من پیان وتوم لەخەوە پێیان ڕاگەاندون کە تۆ بکەم بە قوربانی و کە تۆ سەر بڕم تۆ شتێ فکرە بیرێکی لێ بکەرەوە ئەتی بزان تۆڵی چی ئیبراهیم خۆی تەسلیمەکات خۆی تەسلیمەکە بە ذاتی حەق بە قەرارەکەی پەروەردگار ئیسماعیل نایە لێرە ڕێگر بێت نایە ڕێگە بەڵکو کەسێکە کە ئەوێ ڕێخۆشکەرە بۆ ئەم تەسلیم بوونی ذاتی حەقە و بۆیە فەرمێ يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين الله باوكي شيرينم أو كبيدو تراوة توجه بجيك إن شاء الله منيش لأرام قركانا إن شاء الله منيش لأرام قركانا ليرا إبراهيم وإسماعيل هردو كان أمدو جمسرة أمدو سركين هردو كان تسليمي ذاتي حقابا تسليم چقو بوشيه بو برينه بلام تماشاك أم چقوية گۆشت نابڕێت چونکە ذاتی حەق قەراری داوە کە ئیسماعیل نابێت سەر ببڕێت بەڵکو کاتێککە ئەنجامەکە دێتە ئاراوە حەقیقەتی شتەکە ڕوون ئەبێتەوە کە خوای گەورە ئەم دوانە لە تاقیکردنەوە تاقی ئەکاتەوە ئیبراهیم و ئیسماعیل سەرکەوتوو ئەبن لە تاقیکردنەوە خوایەکە ئەو جارە ئەفەرمێ قەد صەدەقتە الرؤیا ڕاستت کرد لەگەڵ خەوەکە جێبەجێت کرد بە ئیسماعیلیش ئەفەرمێ وفەدەیناه بذبح عەظیم خوای گەورە بەرانێک شەک بەرانێک دەنێرێ بۆی و لە جێگەی ئیسماعیل سەریڕ ئەمە بەدیوێ کات بۆیە ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سەربڕینی قوربانی بریتی نییە لە تەنها گۆشت و خوێنێکە بابرین ئێمە ئاژەڵێکە و سەری ئەبڕین و تەواو بە جۆرە لە جۆرەکان بوعدە ڕۆحیەکەی بریتیە لەوەی کە خوای گەورە فەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى ئەوە گۆشت و خوێن نییە بەرزە بێتەوە بە ئاسمان گۆشت و خوێن وەربگرێ ئەوە تەقواکەی و نێتی دڵەکەیە کە خوای گەورە وەری ئەگرێ بۆیە ئیمامی غەزالیە فەرمێ کاتێک ئەگەر ئینسان ئەم ئاژەڵە سەر ئەبڕێکا بە قوربانی یعنێ لە ناو نەفسی خۆیان ئاژەڵی حەسادەت بغز ڕق کینە ئەم جۆرەشتانە لە ناو دڵی خۆیان دەرئەکات و سەری ئەبڕێت و ئەی کوژێت نایەڵێت دڵی پاگەکاتەوە وەکو مەولانە جەلالەدینی ڕۆمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە هەمان شێوە ئەویش باس لەسەر ئەوە کە ئەفەرمێ کاتێکە تۆ بە سەربڕینی سەر ئاژەڵێک واتە ئاژەڵی نەفسی خۆتت لە ناو ناخی خۆتا کوشتووە ڕێگەی پێ نادەی حقد و حەسادەت و بغز و ئەو شتە خراپانەی کە لە ناو ناخی توایە ئەی کوژیت و دەری ئەەکەیت و لە ناوی ئەبێ بۆیە ئەمە هەم بۆعدە دینیەکەیتی و هەم بۆعدە عیرفانیەکەشێتی و هەم بۆعدە عیرفانیەکەژێتی ئەمجا قوربانی بریتیە لە چی؟ قوربانی یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم فەرمێ هیچ کارێک نییە کە لە لای خوا گەورەتر و خۆشەویستتر بێ کە ئینسان ئەنجامیدا لە چی لە ڕشتنی خوێنێک نەبێ لە پێناوی ئەو خوێنە بکە لە پێناوی خوا ئەڕژێ ئەو ئاژەڵەی کە سەری ئەبڕێ ئاژەڵەکە لە پێناوی خوا سەر ئەبڕێ ئەمە چکە بە قەترە قەتڕی ئەو خوێنە بە قەدەر ئەنازەی مووی گیانی و ئاژەڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت داوای لێخۆشبوون بۆ خاوەنەکەی ئەکرێتەوە بوعدێکی یەکسانیش دروستەکە ئەها تەماشاکە لە ناو خەڵقە ئەم قوربانی کردنە دراوسەکەی قوربانی کردووە ئەو لاشی کردوێتی ئەمیش کردوێتی ئەمە ڕابەشی ئەوە بات ئەویش ڕابەشی ئەوە بات بەبێەوەی بزانێ ئەم دەسە بزانێ هی دەستی چەپە هی دەستی ڕاستە ئەمە جێ قوربانی و بۆی هاتووە قبولی شەوە بێ وەریگرێ ئەباتەوە قوربانی ئەمە بوعدێکە بوعدی ئاینیە بوعدی عرفانیە بوعدی ئینسانیە بوعدی محەبەت و خۆشەویستی دروستکردنە یەکتری خوێندنەوەیە لەم بابەتانەیە کە ئەچی بۆ ماڵەکان پێڵێڵە دراوسەکەیەتی هاتووە جەژنتان پیرۆز بێ خوا مبارەکی یاخوا گردنمان نازاکەن گردمان نازاکە کورێمە دەرو دراوسێن حەقمان بووە بەسەر یەکەوە بارگرانیەکمان بووە بەسەر یەکترەوە گردنمان نازاکەن تەماشاکە ئەم بوعدە چەند جوانە چەند کلتورێکی جوانە لە ناو ئێمەدا لە ناو ئێمەدا مامەساعەتە توخوا بە یەک پرسیار بکەم بوو ڕەقسەکەشە پێ بڕۆم لەسەر بابەتی ئەم قوربانیکردنە ئەمە تۆ پێودانگەکان و ڕێکارەکانی و ینی زۆر بە جوانی بە وردیشی کردەوە بە پێی پشبەستن بە جێڕانەوە ئاینیەکان باشە بابەتی قوربانیکردن ینی
زانی شمولی هەموو کەسەکە چکە زۆر کەس دەڵێ بۆ نمونە فڵان کەس لە گەڕەکەمانە دەوڵەمەند وڵا پێویست ناکا بۆی بەرین ئەمان گوناح نییە نەیبێت بڵێ قوربانی جارێ قوربانی سەدەقەیەکە کە ئینسان ئەنجامی ئەدا لە پێناوی خوادا فەرق و جیاوازی ناکات لە گەڕەکەکەتە دەوڵەمەنە یان فەقیرە کەسدارە یان بێکەسە کام نەتەوەی یا کام نەتەوە نییە فەرق و جیاوازی لە مایاناتیان نیە لە ڕووی حکمە شەرعی قوربانیەکەەوە یعنی ئەوەندە تایبەتمەندی هەیە تەنانەت لای مەزەبی پێشەوا ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە واجبیش زانراوە لای ئەبوو حەنیفە بە واجب زانراوە فەرمێ ئەر ئینسانێک کە ئەگەر توانە و دەسەڵاتی هەبێ واجبە لەسەری هەموو ساڵە قوربانیکە بەڵام لە لای جمهوری زانایان وەکو شافعیەکان و مالکی و حەمبەلیەکان ئەمانە ئەفەرمون سنەتێکی مؤکدەیە کە ئەگەر ئینسان ئەنجامی بدا جا بۆیە ئەم قوربانیەش دیسان لایەنێکی تریژی هەیە لایەکی بریتیە لەوەی کە ئەم قوربانیە ئەم ئینسانە نەزری کردووە یان قوربانیەکی تەتەوعی و خۆڕسک و بێپێشینەیە پێشتر دیاری نەکرۆ کە ئەفلانە ئاژەڵەکە بە قوربانی و ئەوە من قەرار نەزری کردی بێ جیاوازە ئەگەر نەزری کرد بێ جیاوازە بەڵێ فعلا ئەگەر نەزری کردی بێ ناتوانێت خۆی لێ بخوات ناتوانێت ئەگە خۆی نەزری بەڵام ئەگەر نەزری نەکرد بێ نەزری نەکرد بێ ئاسایە خۆشی لێخوا ماڵ و مناڵەکەشی لێخوا بەشی دەرو دراوسەکەشی لێ ئەدا دەوڵەمەنە فەقیرە ئەمە ئەو بەڵام هەتاوەکو بعدێکی تریژی هەیە خوێندنەوەی خەڵقی فەقیر و هەژارە لێرەدا هەتاوەکو خەڵقی فەقیر و هەژاری شارەکەی خۆت تا گەڕەکەکەی خۆت بێ ناچی بۆ گەڕێکێتر تا شارەکەی خۆت بێ ناچی بۆ شارێکی تر کەواتە تا سلێمانی خەڵقە فەقیر و هەژارەکەی تێر نەکرێ ناچێ بۆ شارێکی تری دەرەوەی سلێمانی جای تر شارە زورە گەرمیانە پێنجوێنە هەڵەبجە و هەورامانە ڕانیە و دەڤەری پشدەرە بازیانە دووکانە هەولێرە کۆیەیە کوێ هەرکوێیەکی تر ئەگەر دەرەوەی هەرێمەکەمان بێ مامۆستا ئەمە هەر بۆیە ئەم بابەتانە وەکو بابەتی مەسائیلی زەکات وایە وەکو بابەتی مەسائیلی زەکات وایە بەتایبەتی لای مەزەبی پێشوا ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ تا شارەکەی خۆت تایە بێت ئەبێ لە شارەکەی خۆتا بۆ خەڵکی شارەکەی خۆت بێت بۆ خەڵکی شارەکەی خۆت بۆ میلەتەکەی خۆت بێت بەتایبەتی ئەمە لە ظروف و بارودۆخێکی وەگەستا بینین ئەبین خەڵقی موچە خۆرچ حاڵێکی هەیە ڕاستە خەڵکی زۆر زۆر لە بەردەم ئایتی ئێمەکان و لە بەردەم بانقەکانە تەماشاکەی نییە وەستاوە یا پارەیتیانە یا موچەکەی نەهاتووە چاوەڕێیە جلی جەژنی نەکڕیوە پێداویستی جەژنی نەکڕیوە خواردەمەنی و خۆراکی یعنی ڕۆژاڵە بۆ جلوبەرگێ برسیە بۆ کیلۆ گۆشتێ بۆ مریشتێ بۆ شتێکی لەم بابەتان نەکە خوانی جەژنەکە و سفرەخوانی جەژنەکەی پێ ئاوەدام کاتەوە یعنی من بێم ئەمە هەڵبوێرم ئەمە تێپەڕێنم نییە بۆ یانێ های و ئەم لاولایتر ئەمە نابێت ئەمە نابێت بۆیە لای پێشەوە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم بۆعدە بەعدێکی دینیە کاکە ئاگامان لەمە بێ ئەم بۆعدە نەبەسینەوە یانە سۆسیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی و ئەڵێ نییە لای مەزەبی ئیمامی شافعی نییە ئەی نەوت و غاز دروستە ببرێتە دەرەوە لە کاتێکا خەڵقی میلەت کاکە نەوت و غاز ئیشی من نییە ئیشی من نیە منیش نەموتۆ دروستە منیش ئەڵێم پێداویستی وڵاتەکەی خۆتی لێ دەسەبەر بکرێ ئەوی تری بفرۆشێ ئەوی تری بفرۆشێ بەڵام نەوت و غاز سەرمایەیەکی نیشتیمانیە کە ئەفرۆشێ پێداویستی ئەم وڵاتەی پێجێبەجێ بکرێت دیسانەوە ئەمیشە بۆ ئەوە نییە کە بەرپرس و کۆمەڵە خەڵقی تر لاف و گەزافی پێوە لێبە با ئەمە ئەوەشمان لێ بەڵام ئێمە قوربانیکردن نابەسینەوە بە نەوت و غازەوە قوربانیکردن بۆعدێکی دینی و ڕۆحی و نەتەوایەتی هەیە با بە علاقەی چییە بە نەوت و غازەوە ئەڕاتە دەرەوە یان ناڕاتە دەرەوە یانە بڕات بێ من لە سوۆسیال میدیا نیە ئەنواع خەڵگەبینی نییە یانە جنێوەدا وەڵاو نییە ئەی بۆ لای مەزەبی ئیمامی شافعی دروستە نەوت و غازی وڵاتە جایز نییە قوربانی ببرێتە دەرەوە لای مەزەبی ئیمامی شافعی تا خەڵقی وڵاتەکەی خۆت و شارەکەی خۆت وەستا بێ نەخێر چکە بەڕاستی ئەمە ئەم دوێنێ بە تایبەتی جۆمان زۆرێک لە مامۆسایانی ئاینی بوو زۆرێک لە بەرپرسانی ینی ئەوقاف بوو داوای نەکرد ینی هەم لە حاجیان هەم لە خەڵکی قوربانەکانتان وەکو جەناب دامەژەی پێڵی لە ناو شارەکەی خۆت لە ناو وڵاتەکەی خۆت لە هەرێمەکەی خۆت ئەنجام بدە چکە بەڕاستی وەکو جەنابیشتەڵی فەقیرێکی زۆرمان هەیە لە وڵاتی خۆمانە کەی شارەکەی خۆت پێویستی پێی نەما چۆ بۆ شارێکی تر چۆ بۆ بە پارچەیەکی تر بڕۆ بۆ ڕۆژهەڵات بڕۆ بۆ ڕۆژ ئاوا بڕۆ بۆ ئەفریقیا بڕۆ بۆ شوێنێکی تر هیچ مشکلەیەک نییە لەو کاتەوە دوایەوە ئێمە ئەگەر مەجای بەخشینە ئێمە لە مەجای کۆمەکۆکردنەوە و هاوکاریکردنەکانە دەستێکی باڵامان هەبوو وەکو میلەتی کورد و وەکو شاری سلێمانی لەو بەخشینانە
ئەوە میلەتی کورد و ئەوە شاری سلێمانی بوو کە کەمپینەکانی سازە کرد بۆ ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات بۆ دیاربەکر بۆ شارەکانی تر تەنانەت نییە بۆ وڵاتانی بۆ غەزە بۆچی یعنی نییە زۆر شتمان ئەنجامدا زۆر شتمان ئەنجامدا و لاریشمان لێنی و پەشیمانیش نین لەوەی کە کردومانە کەمپین دروستکردن بۆ ئەم بابەتە لە خەڵقی تر لە پێشتر نەبوو بێتین لە دوای خەڵقی ترەوە نەبووین لە کولتورمان ئەمە هەیە هاوکاریکردن لە کولتورمان ئێمە هەندێ بابەتێ ئەبێت تەماشای حکومە شەرعیەکەیکەی حکومە شەرعیەکەی کە کاکە حکمی شەرعی بە سۆشیال میدیا و بە کۆمنت نووسین و بە ئەم جۆرەشتانە حکمی شەرعی کەی بەوە تەشیر و ناشرینکردنی خەڵقی وەڵانیە ئەی بۆ لای پرسیان یان سێرگا کۆمنت دەگەنووسێ ئەی لای مەزهەبی ئیمامی شافعی دروستە نەوت و غاز بڕاتە دەرەوە کوڕە کاکەکەی من باسی نەوت و غاز کوڕە کاکە کەی نەوت و غاز بوعدی دینیە کاکە کەی من باسی قوربانیت بۆکەم کەی باسی نەوت و غازەکەم دوایەوە منیش وەکو تۆ وەڵڵا وەکو تۆ پێویستم بە نەوتە وەکو تۆ پێویستم بە غازە وەکو تۆ پێویستم بە کارەبای وەکو تۆ منیش نان بڕاو وەکو تۆ موچەم نییە وەکو تۆ حاڵم وەک حاڵی ئەو میلەتە وایە لەو میلەتە گیانیم کاکە نەوت و غازیش منی ژەڵم کاکە حکوومەت بەرپرس دەسەڵاتدارانی وڵات ئەوانەی ئیداری وڵات دەبن بەڕێوە کاکە وەڵی نییە ئەرکی سەرشاتانە کارەبا دابین کەن ئەرکی سەرشاتانە موچە دابین کەن ئەرکی سەرشانتانە سوتەمەنی نەوت و غاز و پێداویستن کاکە ئێمە لەسەر لە وڵاتێکان لەسەر بەحری نەوت و غازەژین لە وڵاتەیە بۆچی ئێمە بێنیە ڕاکەین بە شوێن بتڵێ غازا بە شوێن دەبە نەوتا لە 4 ڕۆژی تر زستانە بۆچیە بێ ئێمە بنانە منیش هەڵە منیش هاوڕام لەگەڵ ئەویانە لەگەڵتا بەڵام بوعدی قوربانیکردن و بوعدی نەوت و غاز دووشتی لێک جیاوشتی زۆر جیاوزن ئەم قوربانیکردنەوە مەساعاتە ینی ڕاستە بۆ نمونە کۆمەڵێ ڕێوشێنی خۆی هەیە کە و کەسی قوربانەکەکە ینی بۆ منەوە ئاژەڵی کەی کڕێ بێ بەم شێوازە بێ یاخود نەخۆش نەبێ یاخود تەمەنەکەی وانە بێ بەڵام ئەو مقداری کە پێویستە ینی بۆ هەر کەسێکە قوربانیەکە بڵێ بۆ منە قوربانەکە بۆ منێنێ زۆر جارانی ئەمەمان بیستوەڵی جاوەسیە کە دوو پلگۆشتی هێناوە ئەڵێ هەندەی کردە ئەمە قسەیر زۆرەگرێەوە ساڵداوانە ئێمە قسەیەکەیە لە ناوی بجارێ ئێمە قوربانی لە دووسێ بۆعدی ترەوە تەماشایکەین لە بۆعدێکی ترەوە کە هەر ئەڕاتەوە سەر بەعدە عیرفانیەکە بە معنای تەسلیم بوون و عشقێکی خواییە لە دڵی ئەم ئینسانەدا مەولەوی تاوگۆزی ڕەحمەتی خوای لێبێ ئەو شاعیرە عیرفانیە پەروەردەی مزگەوت و حوجرانە چەند جوان باسیە کاتەوە فەرمێ قوربانی مەشیۆ جەعیب بەری بۆ پەسەندی ئەلای ڕای دولبەری بۆ تۆ پاش کستەی بەردی هەردەی دەر چەم کۆری مەینە تەنزایە فڕەنگزەر خەیاڵت کردن جەڕۆی نادانی چ لایەق بۆ تۆن ڕوتبەی قوربانی یعنی ئەوێت خۆی تەشویکە بەوەی کە ئەوێ خۆی کا بە قوربانی یعنی چۆن خۆی تەسلیم بە ذاتی حەقاڵە قوربانیە بێتەوە با بەڵێ لە عیب بەری بێ و نوقسانی نەبێت کە لە فقی ئیسلامیە قوربانی ئەو ئاژەڵەی کە ئەکرێ بە قوربانی نابێ عیب و عاری هەبێ بۆ نمونە لە ڕوولاواز بێ بۆ نمونە ئەندامێکی بڕابێ یا با بڵێن ئەوەندە ددانی کەوتبێت زەرەر لە نەتوانێت خواردن بخوات و بلەوەڕێت و لە ڕوولاوازی کردوانە نەخۆش نەبێتوانە ئەڵێ ئەبێ لە عیب بەری بێ ئەڵێ تۆ کەسێکی کە چاوێکرد لە دەزاوە و کەسێکی لە ڕوو لاوازی بەخۆیڵە بەخۆیڵ یانە لەم ڕۆی بەخۆیڵە لە تۆ کەسێکی لە ڕوو لاوازی و کەسێکی زەعیف و جەسێکی نەیە کەی شایستە بە توێ چ لایەق بۆ تۆن ڕوتبەی قوربانی کەی قوربانیکردن شایستەی توێ بۆیە قوربانیکردنەکە جیاواز لەوەی کە ئەبێ بوعدە تەندروستیەکەی هەبێت یعنی ئەو ئاژەڵانەی کە ئەکرێ بە قوربانی بەڵێ ئاژەڵێکی ساغ بێ نەخۆش نەبێت مەرجەکانی قوربانیکردنی تیا هاتبێتە جێگەل لە ڕووی تەمەنی ئاژەڵەکەەوە و لە هەمان کاتی ژاکاکە من لە گەڕەکەکەما دراوسەکەم هێناوێتی لەوانێ بزنێکی سەر بڕی بێ لەوانەیە مەڕێکی سەر بڕی بێ کاکە خۆ نهاتووە سێ چوار گامێشی سەر بڕی بێ خۆ ناتۆشتی وا بکە کاکە قودرەت و تواناکەی ئەوەیە سەری بڕیوە ئەمجا قوربانیش ئەوە نییە بێت وەڵام من وانجبە لەسرم حەن ئەبێ من ماڵ دراوسەکەم ئەبێ ئەوەندە بنێرێ بۆ من نییە کێر و تۆخ بم لێم بمێنێتەوە کاکە من هەری ماڵە دراوسەکە من بۆ نایە لەوانەیە ئەو دراوسەکەژم بێ لەوانەیە ماڵی ئەولاترۆ بێ لەوانەیە چوار ماڵ ئەولاترۆ بێ لەوانەیە لە گەڕێکێکی ترەوە بۆم بێ کاکە یعنی ئەمە ئەکاتەوە قەرار نییە وەڵامەوە چیە جا بۆخوا دوو پل گۆشتیان بۆ ناردم نییە
بەخوا پارچەیەکە چەوریتیا بکۆرە ڕێسقان و بە عمل هیچ شتێک نەهێناوە ئەم پارچەیەکە قبوڵی بکە و دەستخۆشی لێ بکە و خێری خوای گەورە لێ قبوڵکە خوا لێی بە زیادکە خوا نمونەی زیادکە نمونەی کەسانی خێرەومەند و بەخشندەی لەم جۆرانە لە وڵات و نیشتیمان و لە گەڕەکەکەمانە هەر زیادکە جا بۆعدێکی کللتوری ترشمان پێڵێ کاکە هەوڕە هەر لە جەژنە ئەم جگە لە بۆعدی گەڕانەکان و جێژن گردن ئازاییکردن لە یەکتری کۆکردنەوەی نەوەکان لە ماڵە گەورەکانە کە دوای نوێژەم کە ئەڕۆی نییە بۆ ماڵی دایک و باوکۆمانە بڕۆی نییە دەستیان ماچەکەی جەژنە پیرۆزێکیان لەگەڵاکەی نەوەکان لەسەر سفرۆخوانی ئەم باوک و دایکە کۆ ئەبنەوە لەویا و لە هەمان کاتا کللتورێکی ترمان هەیە ناوی جەژنانەیە بەخوای مەسە جەژنانەمان نانێ جەژنانەمان لێ سێرە ئەبێ جەژنانەمان لێت گۆرە کاکە جەژنانە لێ سندنی سێژ وەک جاران نەماوە دە فلس و 50 فلس معاشەکە وەرنەگیراوە بێ 25,000 دانەی بۆ جەژنانە وەختی لاکەیتەوە گۆرە بەخوای چم پێ نەما جەژنانەکە گۆرە معاشەکەیشم سەوزی خۆت کرد هێشتا ئەمە کللتورێکی زۆر جوانە خۆشەویستی دروستەکە محەبەت دروستەکە دڵخۆشکردن دروستەکە والیەکە ئەم جەژنە ڕۆحیەتێکی تر ئەکرێ بەبەر لە چوارچێوی خێزانەکانە مامۆستا عەتا بابەتی ئەو گردن ئازاییە بەڕاستی ینی زۆر جارێمە بیستین ینی کەسێک ئەوەنەی ڕق لە بەرامبەرەکەی بوو ئەوەنەی قسە بۆ ڕێخستو ئەوەنەی تیرروتانە لێیاوە ئەوەنەی باس کردووە لە ناو خەڵکو و کۆڕووکۆبوونەوەکانە لەوە چە پەلەشە مامۆستا چەند دقیقەیشکە لەگەڵ تا بەردەوام کۆتایی پێێنێ فرای نانەکەکەوین نایخۆن بە بێمە تێ ناکرێت نابێت دەستی بەبرن تا ڕۆمەوە ئینشاءڵڵا مامۆستاجان یعنی بۆ نمونە ئێستا من کە هاتم داوای گردن ئازایم لە تۆ کرد یعنی بەگردنم ئازاکەی بەڵام هەیە لە من وڵی گردنی بەرامبەرەکەم ئازا ناکەم لەبەرەوەی فلانە ڕۆژ و فلانە ساڵ ئەو شتەی بەرامبەر کردوم ئەمە جاییزەشتی ئەو مامۆستا خوایەک بەو بەدەسەڵاتیەوە ئێمە ئەو هەموو بێفەرمانی خواییوان کردو گوناهمان کردووە تاوانمان کردو بمانەوێ نەمانەوێ بێفەرمانی خوامان زۆر کردووەی ترمە شتێکەکە ناتوانین نکۆلی لەکەین لە گوناهی ئەم بەندانە خۆش ببێت ئەم بەندانەی خۆی عەفوکە بەڕاست منی بەندە چیم ئەگەر نەتوانم ڕۆحیەتی لێبوردنم تیا بێ بۆ برایەکەم بۆ خوشکەکەم بۆ ئامۆزاکەم بۆ خزمەکەم بۆ پورەکەم بۆ پورزاکەم بۆ خاڵۆزاکەم بۆ دراوسێکەکەم بۆ ڕەفیقەکەم بۆ ناسراوەکەم بۆ هاوپیشەکەم بۆ هەرچێکی تر یعنی ئەگەر منێکی بەندە نەتوانم ئەم ڕۆحیەتی گردن ئازای ڕۆحیەتی لێ خۆشبوونە ببەخشم بە بەرامبەرەکەم کەواتە ئازایەتی من لە چیا بوو مەردایەتی من لە چیا بوو بۆیە گردن ئازادی ئەها کە منە چم بۆ لای ڕەفیقەکەم بۆ لای دراوسێکم بۆ لای خوشکەکەم بۆ لای برایەکەم بۆ لای ئامۆزاکەم وەلایک پێڵم گردنم ئازاکە جەژنی پیرۆزە گردن ئازاکە و گردن ئازابێ یعنی من هاتووم ئەوەی بابەتی حقد و ڕق و هەر شتێک بووە لە دڵما ئەوە فڕێماوەتە دەرەوە من ئەمەوێ لاپەڕەیەکی سپی لەگەڵ تۆ هەڵدەمەوە ئەمەوێ نییە ئەمەوێ لەسەر لاپەڕەیەکی سپیوە بنووسین جوانی بنووسین لەوانەیە من و تۆ حەقێکمان لە لای یەکتری هەبێ لەوانەیە من و تۆ شتێکمان هەبوو بێ بەرامبەر بە یەکتری قسەیەکمان وتوێ بەرامبەر بە یەکتری عاجزیەکمان بوو بێ دڵێشانێکمان بوو بێ ئالێرەوە من کە ئەڵم گردنم ئازاکە و گردن ئازابێ کەواتە یعنی بۆیە هاتووم یعنیەوە لاپەڕێکی سپیڵە دەمەوە شتە خراپەکان لا ئەدەم فڕێدەمە دەرەوەی ناخی خۆم ئەمەوێ دڵێکی پاک ڕۆحیەتێکی پاک لەگەڵ تۆ بەکاربێنن یەک کللتوریکی زۆر جوانمانەیە لە ناو کورد و هەروەها موسڵمانانە بەڕاستی کاتێک کە یە لەگەڵ گەورەیەکە جەژنە پیرۆزە و گردن ئازایەکی دەستی ماچەکەی وەسەری بۆ دانێنێمە بەڕاستی کللتوریکی گەورەیە ئەو گەورەیەش بەتایبەتی باوکو دایک بێزەوت بەتایبەتی باوکو دایک بۆچی چکە باوکو دایک چەتر و سایە و سێبەری نەوەکانیانە سێبەرێکی خواین بەسەر نەوەکانیانەوە بەسەرەوە چەند خۆشە کە لە جەژنا بڕۆی باوکت لە حیاتا ماوە دایکت لە حیاتا ماوە بڕۆی یەکەم جار لەوێ بڕۆ دەستیان ماچکە و جەژنە پیرۆزیان لەگەڵا بکە جەژنە پیرۆزیان لەگەڵاکە خوا مبارەکی کە لەلایەن دانیشە ئەگەر نانەکە لە لای ئەوان بخۆی گونجاب و شایستە بوو نانەکە لە لای ئەوان خۆی و ئەگەر نەبوو نییە قەدەرێ لەلایەن دانیشی و ئەمێنێتەوە ممکنە تۆ ماڵەکە جیابێ ممکنە تۆش میوانت هەبێ ماڵ و ناڵەکەت وەها بخوازێکە لە ناو ماڵەکەی خۆتا جەژنکەی بۆیە ئەمە کللتورێکی زۆر جوانە
و لە هەمان کاتە ئەوەمان پێڵێ کە گەورەکان لە لای ئێمە قەدر و سنگ و پێگەی خۆیانیان هەیە لە جەژنەکانە و لە هەموو کات و ساتەکانی تریژە ئەوان خوێندنەوەیکی تایبەتیان بۆ کرێ ئەبێ دەستیان ماچکرێ و ئەبێ نییە ڕێزی گەورەیەتی و تایبەتمەندیەکانیان لەگەڵا بەکاربهێن. ڕاستە مامۆستاجە من هیچم نەماوە نامێت زیاتر لە کاتی شەبگرم ئەمە دوا پەیامی خۆدا ڕاستە بکەیت بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان. من جارێکی تریش کاکە ڕێگەان لێرەوە ئەرزی تۆ ئەرزی هەموو بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵە جوانەکەی کورسات لە شارە حیاتەکەی شاری سلەیمانیەوە شاری کاگ ئەحمەدی شێخ و شێخ معروفی نۆدر شاری مەولانا خالید شاری گەورە زانایانەوە جارێکی تریش پیرۆزباییان لێ یەکەم ئومێ دەکەم کە ئەم جەژنە خوای گەورە بیکاتە جەژنی کۆتایی هاتنی سەرجەم نەهامەتیەکانی ئەم میلەتە و وەکو سەرەتای بەرنامەکەش ئیشارەتم پێدا بەخوا بەرپرسەکانی وڵات قسەی باقوبریقی زۆر گەورە کراوە بەڵام هیچی هەنگاوێکی کردداری ناژی کە لە کورسی عینادی وەرنە خوارەوە بۆ ناو میلەتەکەتان وەرن واز لە خۆخۆری واز لە خۆپەسەندی بێنن واز لە منی بێنن ئەنانیەت بێنن ئەنانیەت بەسە یعنی ئەمە چ خزمەتێکی ئەم میلەتەی تایە نییە لایەنێک پۆستێکی زیاتر بێ لە لایەنێکی تر وەزارەتێکی زیاتر بێ لە لایەنێکی تر یعنی چ خزمەتێکی تایە کاکە تۆ ئەگەر ئەتەوێ خزمەتکەی وڵی بە وەزارەتی کەمیژەوە خزمەتەکرێ ئەگەر ئەتەوێ ئیدارە و حکومڕانی وڵات بەری بەڕێوە وڵی ئەبێ فەرق و جیاوازی نەکەی لە زاخۆ و دهۆک و لێوە دەست پێکە هەتا ڕوا بۆ کەلار و کفری و خانەقین کاکە واز لە دووزۆنی بێنین دووزۆنی خزمەت بە وڵاتە ناکە خزمەت بە میلەتە ناکە خزمەت بە بژێوی ژیانی هاوڵاتیانی ئەم وڵاتە ناکە ئێمە دابەشکاری ئەم هەرێمە ماڵوێرانی بە شوێنایە بۆ ئێمە ماڵوێرانی بە شوێنایە بۆ ئێمە یانە بەداخەوە کە ئەیبینی نییە ئەمە لە هەرێمی کوردستانی ئێمەیە ڕنگدانەوەیەکی ناشرینی دروست کردووە و یعنی قسەی باقوبریق هیچ ناژی وڵی سیمایکی خراپمان پیشانی دۆستەکانی دەرەوەشمان داوە تێگەی لەبەرەوە ئومێ دەکەم ئەم جەژنە بیکەنە جەژنی کۆتایی هاتنی ئەو ململانەی سیاسیە بیکەنە جەژنی دەستنە ناو دەستی یەک و برایەتی دروستکردن بیکەنە جەژنی واستێنان لە ئەنانیەت و خودپەسەندی بەو هیواین ئینشاءالله پەیامەکانە بگاتە جێوە ینی کورد قەت ناڕەحەتی و ناخۆشی نەبینێت و هەمیشە ئینشاءالله تەبابین لە ناوەیەکە مامۆستا پێنجێنی جێگەی لێبساوی لە قیسلەیمانی شێتی زانانی ئاینی کوردستان سوپاس دەکەین کە یەکەم ڕۆژ جەژنی قوربان لەگەڵ ئێمە سوپاس بۆ ئێوەی بەڕێز و جەژنتان پیرۆز بێ لە بەڕێزتان لە هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست ئەلەو سەربازەونانەی کە لە پشتی کامێرەکانن ئەگەر ئەوان نەبن بەخواگەر ئەوان نەبن کەسێ مە نابینێت هاوکارانمانەوە لەودی و برادەرانی کامێرەمانە مۆنتێر و ئەوانەی وان لە کۆنتترۆل ئەوانەی وان لە پشتی کامێرەکان کورە ئەوانەی وان لە دەرەوە هێزە ئەمنیەکانی تر ئەوانەی کارمەندەکانی تر پیرۆزیان بێت جەژنیان هەمیشە جەژن و خۆش و شادی بێت زۆر سوپاس مامۆستاژیان نازاکەم ڕۆمە فریای نانەکەی ئینشاءالله پێکەوە منیش دوای تۆ ڕۆوە دووبارە بەخێر بێ سەرچاوەکارمان